بەزنە چوومە حەفلەکەی چاوم نەیدا بەرایی دەیدەن لە تار و دمبگ پەروانت دێ بۆ شایی چەکت بۆ لە شان دەکەم وەک پێشمەرگەی فیدایی سڵاو لە مامە یاسین شانازیە مەرحەبایی چونکە دەزانێ مانای دۆسایەتی و ئاشنایی تایە سەر لێم نەندیوە خیانەتی و بێوەفایی پیاوێکی ڕاست بۆ مەردە زۆر دوورە لە ڕیایی وەسفت دەکەم دەزانم تۆ لە خۆت نابی بایی باشترین قاچاق چیە تەواو بووە یەکلایی هیچ کەس ناگاتە ئاسیب لاخی برە و شارەزایی پێویستی بە کەس نییە کار دەکا بە تەنیایی پارە و پێ نەبێ دەربە بە بەلاش و خۆڕایی پاشای ناو قاچاقچیەکان هەر تۆی بەدڵ نیایی ئینشەڵڵا ناحەزانت دەبینم بە ڕەسوایی دەبینم بە ڕەسوایی قەت کەمی نابێ پارە و ماڵ و دارایی ئینشەڵڵا قەت کەمی نابێ پارە و ماڵ و دارایی ئەو کوڕە بەجەوهەرە لە خزمەت جەنابی دام یەکشی بێ ڕێکابەرە مەمنوونی هەمە ڕەشم ئەو پەیامەی بۆ بەرە قاچاقچیە مەشهورە قاچاقچیە مەشهورە یەکشی بێ ڕێکابەرە تاکە ئەلەو دەڤەرە هەرچووکەی هەمە ڕەشم زۆر بەڕێزە لای فەرە قاچاقچیەکی شارەزا و ناسرا و معتەبەرە کامە ئاوەی زۆر قوڵە و سەڵ پۆلیسی لەسەرە لە فەردەدا بە کۆڵیا بە 2 سەعات لەو بەرە حیساب ناکا بۆ جوندی و بۆ جەندرمە و سەیتەرە هەر وەجبەیەک ئەو بیبە زیاتر لە 6 نەفەرە مەترسە لەو ڕێگەیە بڵی سەخت و خەتەرە مەترسە لەگەڵ خۆتە ماڵ و مناڵیش بەرە لەگەڵ حەمەیە بڕۆی جنسێشم سۆگەرە مەمنونی کاک سەرکارم مەمنونی مەم سەرکارم مەمنونی خاڵ سەرکارم مەمنونی کاک سەرکارم زۆر بەڕێزە لای فەرە برازای کاک یاسینە دەبڕۆ هانای بۆ بەرە لە ڕۆژی شەڕ و شۆڕە دایمەن لە سەنگەرە بە دایمەن لە سەنگەرە دەردەکەم ئەو ڕیشەم دەهێڵمەوە ژێرەکەی قەڵەم دەکەم ئەو ڕیشەم دەهێڵمەوە ژێرەکەی قەڵەم دەکەم بۆ کەک ڕێبی نۆرەیی ئەو سڵاوم بەڕێ دەکەم تا زیندان
فرنسا من دوعای لەبۆ دەکەم ئیشەڵڵا زوو ئازاد بێ و خۆشین گەعدەی بۆ بکەم خۆشین گەعدەی بۆ بکەم دايما بوتو خمبارم هضم صبوري نايا بوكا ياسي شاوري بارداي لا خزمتايا بو اخاي من قريا شاون كاك مصفايا بوكار من بيراني لو كان خزن نسلايا ممنوني كاك سركارم بالباري زيد وخوايا يا ربي قد يكنبن او مامو برازايا لبرحم من باش ممرم دايما لياد مدايا اوصلا وبريدكم خوي تاكشي فرنسايا ايوا وانا فرنسا سند خم بو خدايا يا مجوان لهوليرا بغداي فليمان سوتايا بغداي فليمان سوتايا